پارتی داد و گەشەپێدانی فەرمانڕەوای تورکیا لە کۆنگرە ئاساییەکەی خۆیدا سەرۆکێکی نوێی بۆ پارتیەکە هەڵبژارد و ئەم سەرۆکە نوێش دەبێتە سەرۆکوەزیری حکوومەتی تورکیا. Bu sonuçlara göre بە پێی ئەنجامانە بین عەلی یەڵدرم بووە بە سەرۆکی نوێی پارتیداد و گەشەپێدان پاش بەدەستهێنانی دەنگی 1405 نوێنەر بە هیوای خۆشنودی و سەرکەوتن. بڕوایەکی زۆر هەیە ئەم هەڵبژاردنەی سەرۆکی نوێی ئاکەپە دەبێتە مای دەستگرتنی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا بەدەسەڵاتەوە. شیکەرەوە لەو بڕوایەدان وەک دەڵێن دانانی ئەم هاوپەیمانەی ئەردۆغان جیاوازی ڕوانینەکان لەناو ئاکەپەدا سنووردار دەکا چونکە یەڵدرم ناتوانێت بڕیاردەر بێت. بێ هیچ چەندوچوونێک نەخێر نابێتە بڕیاردەر لە تورکیادا وەک سەرۆکوەزیری پێشوو چونکە ئەحمەد داودۆغڵو ڕێبازێکی وهای گردبووە بەر جیاوازی لەگەڵ سەرۆکی کۆماردا دروست کردبوو. وەک دەگوترێت ئەحمەد داودۆغڵو سەرۆکوەزیری پێشووی تورکیا ناچار کرا دەست لە پۆستەکانی بکشێنێتەوە چونکە لەگەڵ سیاسەتەکانی ڕەجەب تەیب ئەردۆغاندا تەبع نەبووە. هەر بۆیە ئێستا چاودێر لەو بڕوایەدان سیستمی سەرۆکایەتی لە تورکیادا بەڕێوەیە. Şu anda mevcut içerisinde bulunduğumuz durum. ئەوەی لە ماوەی ئایندەدا پێدا دەڕۆین گۆڕانکاریەکی گەورەی لە حکوومەتدا وەک ئەوەی لە ساڵی 2010دا سەرۆک لە ڕێی دەنگدانی گشتیەوە هەڵبژێردرا و ئیتر سیستەمەکە بوو بە نیمچە سەرۆکایەتی بەڵام بەبێ هەبوونی پشتیوانیەکی دەستوری ئیتر لێرەوە گۆڕانکاریەکانی سیستەمەکە دەست پێ دەکات و زیاتریش لەوە دەچێت هاوشێوەی فەڕەنسا بێت کە سەرۆک دەسەڵاتی زیاترە و سەرۆکوەزیر ئەو ڕۆڵەی نییە. ئاماژە بەوەش دەکرێت کە سەرۆکی نوێی ئاکەپە ناشتوانێت جارێکی تر هاوڕایی لەنێو ئەم لایەنەدا کە ڕەگوڕیشەیەکی ئیسلامیانەی هەیە بێنێتەوە ئارا. نەخێ ناتوانێت لەبەر ئەوە کە دووسێشت هەیە یەکەم ئەوەی کە عەبدوڵای گوێل و بلند ئارنج کە ئەمانە و دامەزرێنەران بوون ئەوان وەلانراون هەفتەی ڕابردوو بلند ئارنج تەنانەت ڕێگەیان پێنەدا لە یەکێ لە زانکۆکان قسە بکات و هەروە لە کۆنگرەی هەفتەی ڕابردوویشە کە حیزبی ئاکەپە گرتی ئەردوغان بەبێ ئەوە خۆشی لەوێ بێ کاتێک کە وتارەکە ئەویانە خوێندەوە هەموو خەڵکەکە هەستا بوونە سەر پێ یعنی شتەکە لەوە دەرچووە کە ڕەوەندێکی یا ڕەوتێکی دموکراتیکی و ئازادی خوازانەی کەمیش نین ئەوانەی لەو بڕوایەدان کە سیستمی سەرۆکایەتی لە تورکیادا دەشێ ببێتە مای ناکۆچی و دابەشبوونی گەورە لەناو کۆمەڵگاکانی وڵاتەکەدا و تورکیاش دەکاتە وڵاتێکی زیاتر کۆنەپارێز و هەروەها ئیسلامیش و نیگەرانیش لە بازاڕی داراییدا دروست دەکات. پێم وایە دەنگێکی زۆر لە کۆمەڵگەی تورکیادا هەیە کە دژیان ناڕەزا دەبن بەرامبەر شیانی سیستەمێکی ئاوەها بەڵام ئەگەر توانرا دۆسی دەستور تەواو بکرێت و ڕەوایی درا بە سیستەمی سەرۆکایەتی ئەوای تر مەترسیەکی گەورە نامێنێت. سەرۆکوەزیری نوێی تورکیا پەیمانی داوە شەڕی دژی تێرۆریزم لەسەرەوەی بەجێگەیاندنی ئەرکەکانیدا بێت و هەروەها بەردەوامیش بێ لە ئۆپەراسیۆنە لەشکریەکانی دژی پارتی کرێکارانی کوردستان. ئێستاش وها چاوەڕوان دەکرێت سەرۆکوەزیری نوێ ئاڵوگۆڕ لە کابینەی حکوومەتدا بکات و ئەو ناوانە بباتە پێشەوە کە لایەنگری ئەردۆغانن. ئەم نیگەرانیانەش هەر لە ناو تورکیادا نین بەڵکو لە ناو هاوپەیمانێتی ناتۆشدا هەن و نیگەرانیە سەرەکیەکەش لەوەدایە ڕەجەب تەیب ئەردۆغان هەروە دێو زیاتر دەبێتە دەسەڵاتێکی سەرکوتکار.